لەوانە مەلاوەلی کە لە ساڵی 1965 و ڕەحمەت الله شەڵتاخ کە ئیبداعی کردووە لە مەقاماتی عێراقیە کە ئەوەش بە مەقامی تەفلیس، هەروەها مەلا عەبدوڵای خەتیب و حەمەی ئینجەی زەنگەنە و قەمبەر بەگلەر کە کوردێکی ڕەسەن بووە، چەند ناوەقی تورکمانیە بەڵام کوردێکی ڕەسەن بووە کە باسەکرێ، شاعریش بووە، چەندین شعری داوە بە مامۆستا عەلی مەردان، بەتایبەت ئەو شعرەی کاڵێ هەستە با بڕۆین بکەین تەماشا لە باخچە و زاری مێرگولای باخچەی پاشا. بەردەوامە ڕاستیەکەی کفری بەردەوامە لەو هونەری مەقامبێژی، هیوادارین هەموو لایەک بە هاوکار بێ بۆی ئەو گەنجانە وەکو هاوڕەکانمان لەم بوارە خۆیان دەرخن. ئێستاش مەقامی قەتار و خاوکەر لەبیر نەچێت، من یەکێک لە خولیاکانم ئەوە بووە بەڕاستی لە سەرەتاوە بە گوێگرتن لە مەقامی قەتار و خاوکەرمانە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی گوێم لە مامۆستا عەلی مەردان، مامۆستای گەورە کاک شوڕخەیات، من هەر پێڵێ مامە شکور، تەئسیری 100% هەبووە لەسەرم لەو بۆ فێربوونی مەقامەکان. هیوادارین هەر تەمەند درێژیەوە بەخێر هاتوە سەر چاو. ئێستا مەقامی قەتار و خاوکەرتان پێشکەشەکەم کە شێوەقی بە مەقامی بەیاد دەست پێکات، دواتر چێتە حیجاز. کۆتایەکەی هەندێک لە هونەرمەندان بە بەیاد کۆتاییان پێناوە، هەندێکی با حیجاز. ئەوەش بەڵێ لە خزمەتانە.